شتێ دیتر متوێز بیژم خودێ و داوەسیمە لەک بکە ئیرۆ بیدایاوان مەقابلیا تالیا نەخۆشیە هەموو برینێت ئێزدیابێ و بیدایە مستقبل و حڕیە و ئەمن و سەلامش ئێزدیا و منتەقێ و هەر ئینسانێکی دلم لێ هاتێکردن. أهالي ضحايا أحبتي الحضور الكريم كسكاري قربانيان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ بەشداری کردتان لەم ڕۆژە ناخۆشەماندا ئەمڕۆ برینەکانمان قوڵتر بۆتەوە و خەمناکی دووبارە بەسەر ئێمەدا پۆشیوە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خۆشەویستانمان لەنەو ئەم گۆڕە کۆمەڵایەتێدا لەنەو ئەم گۆڕە بە کۆمەڵەدا دەری دەهێنین لە کۆچۆ لە گوندی کۆچۆ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا نازانم ڕوبەڕووی چێ ببمەوە نازانم سەرخۆشی لە چێ بکەم سەرخۆشی لەم شەش برایان بکەم کە بوونە قوربانی یان سەرخۆشی لە 16 هەتیوی کە سوکاری خۆمان بکەین یاخود لە خۆشەویستانمان بکەین یاخود لە هەموو ئێزیدیەکان بکەین هیچ خانەوادەیەکی ئێزیدی نەبوو نەماوە کە ڕوبەروی ئەم جۆرە نەهامەتیە نەبێتەوە هەمویان خەونەکانیان لەدەستدا بە تایبەتی ئەم گوندە کە یەکەم گۆڕی بە کۆمەڵایەتی گۆڕی بە کۆمەڵ لی دەردەچێت و لە هەمان کاتیشدا دووبارە بەرەو منزنگای دواییان ڕەوانە دەکەین من لەم چەند ساڵی ڕەبردوو دەمگوت حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی نێودەوڵەتی شکستیان هێنا بە پاراستنی ئەمانە کاتێک کە زیندام کە زیندی بوون ئێستا هیوادارم بە هەمان شێوە شکست نهێنن بەوەی کە بە ڕێزەوە دەریان بهێنن و بە ڕێزەوە ڕادستی کە سوکارەکانیان بکەن و بەڕێزەوە بیان نێژنەوە ئێستاش ڕووفاتەکانیان دەردەهێنین کە ئێمە پێویستمان بەوەیە بە شێوەیەک لە شێوەکان بە جوانترین شێوە دەربهێنرێت کە ئێستا زیاتر لە 7 گۆڕی بە کۆمەڵی دیکە لەم ناوچەیەدا هەن ئەمانە گیریان خواردبوو بەدەست داعش زیاتر لە 10 ڕۆژ گیریان خواردووە و لە ماوەی 10 ڕۆژدا هاوار و فیگانیان هەبوو بۆ ئەوەی کە کەسێک بێت ڕزگاریان بکات بەڵام کەسێک ڕزگاری نەکردن کەس گوێی لێ نەگرتن کەس ئیرادەیەکی نەبوو و خواستی نەبوو بۆ ئەوەی کە ئەم کارە ساتە کۆتای پێ بهێنرێت ئیدی ئەمە ئەنجامەکەیەتی گۆڕی بە کۆمەڵ ئەمەش ئەنجامێکەیەتی کە هزری تیرۆر و توندئاشۆیی داعشە ئەمە لە هەمان کاتیشدا ئەنجامی ئەنجامی گوێ نەدانی ئەم لایەنانە بوو بەڕاشکاوی دەڵێن هەردوو حکوومەت هۆکاری ئەم کارە ساتن کە ڕوبەڕووی ئێمەدا بوونەتەوە وەکە بووە هۆکارێک کە قوربانی ببینە دەست داعش و دڕنداتی داعش کۆمەڵکوژیەکانی سپایکەر کۆمەڵکوژیەکانی دیکە هۆکاری ڕاستەقینەن بەوەی کە بەم شێوەیە حکوومەتەکان ئێمەیان پشتگوێ خست کردووە تاوەکو ئێستا هەزاران ئافرەت هێشتا ڕفێنراون وەس بێسەر و شوێنن نازانین چیان بەسەردا هاتووە لە چەند ڕۆژێک دیکە 50 لە ناوچەی باغوزدا داعش سەری 50 ژن و ئافرەتی ئێزیدی سەربڕی هەزاران لە کۆمەڵگەکاندا هەیە لە سووریا لە عێراق فرۆشراون تاوکو ئێستا لە کەمپەکاندا ماونەتەوە هەم کەرامەتمان لەدەسترا هەم شەرەفیش لەدەسترا کە تڕندەترین شێوە مامەڵیان لەگەڵ ئێمەدا کردووە ئێمە داوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە داوامان لە حکوومەتی عێراقی کردووە بۆ ئەوەی کە بێسەر و شوێنانی ئافرەتانی ڕفێنراو لەلایەن داعش لە سووریا بدۆزرێتەوە تاوەکو ئێستا هەزارانیان ون بوون بێسەر و شوێنن تاوەکو ئێستاش بەردەوامە تاوەکو ئێستا ژنەکانمان ون بوون
گۆڕە بە کۆمەڵەکانمان لە هەموو شوێنێک هەیە تاوکو ئێستاش خەڵکی ئێزیدی لە نێو گۆڕە بە کۆمەڵەکاندا گۆڕە بە کۆمەڵەکاندان و تاوکو ئێستاش ئەوان هیچیان بۆ نەکراوە دەبینی لە نێو کەمپەکاندا لە ڕووی بەرپرسیارەتی ئەخلاقی پێویستە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بتوانن هەنگاوی خێرا بنێن بۆ ئەوەی کە یارمەتی ئێزیدەکان بکەن وەی کە بتوانن ژنگێک دووبارە بکەنەوە خەڵکی ئێزیدی بگەڕێتەوە ناوچەکە. من دوو پاتی دەکەمەوە بانگەوازم ئاراستە دەکەم بۆ ئەوەی کە کێشەی ئیداری نێوخۆیی لە شنگال چارەسەر بکرێتەوە لە دوای خۆناغی داعش بەرژەوەندەکان دووبارە چارەسەر نەکراوەتەوە بەرژەوەندەکان سەریان هەڵداوەتەوە ئەمانە بە دروشم کێشەکان چارەسەر ناکرێت بەڵکو بەکردار دەبێت چارەسەر بکرێت ئەنجام دەرانی ئەم جۆرە کارە ساتانە دەبێت سزا بدرێن. ئێستا ئەم گۆڕانە کە ڕوفاتی سەدان کەسی دیکەی تێدایە بە تایبەتی 6 برای و خوشتی خۆم تاوەکو ئێستا تەرمەکانیان نەدۆزراوەتەوە تکا دەکەین لە هەموو وڵاتە هەرێمیەکان لە وڵاتەکانی دیکە ئەوانەی کە دەستیان خەڵتێنراوە بە خوێنی ئێزیدەکان بە خۆیان ڕادەست بکەنەوە دەست پێشخەری بکەن بۆ ئەوەی کە دادپەروەری بێتەکایەوە ئەجینا بەبێ سزادانی ئەنجامدەران و تاوانباران ناتوانین باس لە ئاشتەوایی بکەین ناتوانین باس لە چارەسەرکردنی ئەم پرسە بکەین. ئێمە چیدی بەرگەمان نەماوە کە بتوانین نەهامەتی دیکە وەربگرینەوە هەمومان خەمبارین. هیوادارم کردنەوە و هەڵدانەوەی ئەم گۆڕە بە کۆمەڵە ببێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی نەهامەتیەکان. ئەمە نەک تەنیا گوندی کۆچۆ بەڵکو هەموو گوندەکانی دیکەی ئێزیدەکان ڕوبەڕووی تاڵانکاری و کارەساتی کرانەوە. هیوادارین حکوومەتی ئێستا قەرەبووی قوربانیان بکەنەوە بە تایبەتی کەسوکاری شەهیدەکان. من کاتێک سەردانی وڵاتانم دەکرد و لەگەڵ سەرکردەکان کۆ دەبوومەوە ئەوان سۆزداری خۆیان دەردەبڕی بۆ ئەم پرسە ئێمە بەڵام پێویستە سۆزداریەکە لێرەوە دەست پێ بکات بڕیار و بەڵێنەکان لێرەوە دەست پێ بکات بۆ ئەوی کە خزمەت گوزاری پێشکەش بە ئێزیدان بکرێت پێشکەش بە خەڵکی ئێزیدی بکرێت. خەڵکی ئێزیدی و خەڵک زۆر ماندی بوون لە ژیان لە نێو کەمپەکاندا لە ئاوارەیەکاندا خەڵک زۆر بە نەهامەتە. بۆ ڕێزگرتن بۆ پێوەشتنەکان کەسوکاری شەهیدان و لە هەمان کاتیشدا ئەو کێشانەی کە سەریان هەڵداوەتەوە پێویستە ڕێزی لێ بگیرێت و لە هەمان کاتیشدا دەمەوێ خزمەت گوزاری پێشکەش بە شنگال بکرێت. سەری نوازش بۆ شەهیدان دەنوێنین. سوپاسی.